نوری نەمر بەرجی پێنجەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. بەشی پێنجەم پێغەمبەری خوا فەرماندە و سەرکردەی سوپا. ئەلف پێغەمبەر فەرماندەی سەربازی. یەک جیهاد و ئامانجەکانی. خوای گەورە بۆ ماوەیەک دەرگای جیهادی مادی بەڕووی پێغەمبەردا سەڵی الله عەلەیه وسەلەم نەکردەوە. ئەمەش تا چەند ساڵێک هەروە درێژەی کێشا، چونکە سروشتی کارەکە ئەمەی دەخواست و هەموو شتێک کاتێکی دیاریکراوی هەبوو. پاش ئەو ماوەیەش خوای گەورە دەرگای خەباتی ڕەوا و بەکارهێنانی هێزی بەڕوو داواڵاکردن و پێی فەرموون: ئێستا کاتی ئەوەتان هاتووە بەرگری لە خۆتان و مافەکانتان بکەن. پێشەوەی بچینە ناو ئەم بابەتە قوڵ و فراوانەوە، پێم باشە لەسەر چەند خاڵێک بوەستین کە بوونەتە جێپرسیار لە لای هەندێک. بەر لەوەش دەرگا لەسەر ڕەهەندی فەتانەتی پێغەمبەر سەڵی الله عەلەیه وسەلەم لە بواری جەنگ و بەڕێوەبردنی سوپادا بکەینەوە. باسێک لەو زەمەن و هەلومەرجە دەکەین کە تێیدا فەرمانی جیهاد بەسەروەرمان کراوە. لەلایەکەوە تێگەیشتن لە چەمکی جیهاد بە شێوە گشتیەکەی و لەلایەکی تریشەوە زانینی مێژووی دەستپێکی جیهادی مادی واتە فەرماندان بە جەنگ گرنگی خۆی هەیە، چونکە شێواندنی ئەم چەمکە لەلایەن دوژمنانی ئاینەوە و تێکەڵکردنی کات و زەمینەکانیشی لەلایەن دۆستانی نەزانەوە بەردەوام لێڵی لە هزرەکاندا دروست کردووە. بۆیە بڕوام وایە پێویست بکات چەند شتێک بۆ هەردوو لا ڕوون بکەینەوە. سەرداری پێغەمبەران سەڵی الله عەلەیه وسەلەم بە درێژایی ژیانی تاڵەمویەک لە بنەماکانی ئیسلام لای نەداوە. سەرتا پای ژیانی پیرۆزی بریتی بووە لە پیادە و بەکردەکردنی ئیسلام و دابەزاندنی بۆ ناو واقعی ژیان. ئەمە هاوکات دەچەسپێت بەسەر بابەتی جیهادیشدا، هەروەک چۆن دەچەسپێت بەسەر گشت بابەت و بوارەکانی تریشدا. ئەلف بەرگری. ئیسلام ڕێگەی داوە بە هەموو تاکوونەتەوەیەک مافی بەرگریکردنیان لە خۆیان هەبێت، دژی هەر کەسێک کە هەڕەشە لە قەوارەی بوونیان بکات و هەوڵی کوشتن و قڕکردنیان بدات. بگرە هەندێک جار فەرمانیشی پێدەکات. ئەگەر کەسێک ویستی پەلاماری خۆت، سامانت، ژیانت، ئاینت یان ئابڕوو و ناموست بدات، ئەوا دەبێت لە ڕوویدا بوەستیتەوە و سەنگەری لێ بگریت. بۆ نمونە با بڵین دەوڵەتێک سنووری وڵاتەکەتی بەزاند و هاتە ناو سنوور و خاکەکەتەوە، ئەو کات چی دەکەیت؟ یان ئەگەر هاتوو لە ناو خۆدا کەسانێکی بەکرێگیراوی لە دژت جوڵاند، چی بە خەیاڵت دادێت؟ ئەگەر هاو ئاینەکانت لە پارچەیەک لە پارچەکانی سەرزەویدا دووچاری ستەم و دەستدرێژی بوونەوە، تۆ چۆن هەڵسوکەوت دەکەیت؟ بە دڵنیاییەوە لە ئاست ئەو پێشهاتانەدا ناڵێت هیچ و بێباکانە ڕەفتار ناکەیت. لە ڕوانگەی ئەم خاڵەوە بەر لە 14 سەدە پێش ئێستا پێغەمبەری خوا سەڵی الله عەلەیه وسەلەم وەک بنەمایەک مامەڵەی لەگەڵ بەکارهێنانی هێزدا کردووە و ئاماژەی بۆ ئەوە کردووە کە ئەگەر مسلمان بیەوێت ژیانێکی سەربەرز و مسلمانانە بژی، ئەوا دەبێت لە کاتی پێویستدا لە پاڵ حیکمەتدا هێز و هاوشانی ئیرشاد و ئامۆژگاریش توانای سەربازی بخاتەگەڕ. بەمەش ڕێگای ژیانی شەرەفمەندانەی نیشانداوە. بەڵێ، مسلمان دەبێت خاوەن هێز بێت و هێزیش بخاتە خزمەت حەقەوە. ئیدی ئەو دەم دەتوانێت دەنجی خۆی بدات بە گوێی جیهاندا و زایاڵەی دەنگە ناسازەکان کب بکات و ببێتە سومبولی هاوسەنجی لە هاوکێشە جیهانیەکاندا. بە وەستاندنی ستەم. خەڵکێکی زۆر هەن لەم جیهانەدا دووچاری ستەم و چەوساننەوە دەبنەوە. ڕەنگە لەم ڕۆدا پێمان وابێت لە ڕێی پەنادانی ئەو خەڵکە ستەم دیدەیە و بەدەستێنانی هەندێک دەستکەوت لە سەر ئاستی سیاسیدا بتوانین ئەو جۆرە کێشانە چارەسەر بکەین تا ڕادەیەکی دیاریکرا و ئەمە بە شتێکی ئەقڵگیر دادەنرێت. بەڵێ، ئامێزمان دەکەینەوە بۆ برایانمان لە نەتەوە و ئایندا و هەوڵ دەدەین بە قوربانیدانی خۆمان هەندێک لە کێشەکانیان چارەسەر بکەین. بەڵام نازانم بەم جۆرە مامەڵەیە لە چەندا چەندی گرفت و قەیرانەکان چارەسەر دەبن. هەر لە نزیک خۆماندا نزیکەی 1.5 ملیۆن تا 2 ملیۆن کەس دووچاری ستەم و چەوساننەوە بوون و پیادەکردنی دروشمە ئیسلامیەکان و تەنانەت بەکارهێنانی ناوی ئیسلامیشیان لێ قەدەغە کراوە.
خۆ ئەگەر ئێمە باوەش بۆ 9 ملیۆنیشیان بکەینەوە ئەوە ملیۆنێک یان زیاتر لەوێ هەر لە ژێر چەپۆشی ستەمدا دەمێننەوە. جا ئەگەر ئێمە دەستەوەسان بین لە چارەسەری کێشەیەکی بچووکی دەوڵەتێکی بچووکدا، ئیتر چۆن دەتوانین مامەڵە لەگەڵ ئەو کێشە و ململانەی جیهانیانەدا بکەین کە لە نزیکەوە پەیوەندیان پێمانەوە هەیە؟ کەواتە پێویستە دەوڵەتێکی وەها لە گۆڕێدا بێت هەموو لایەک بە هەندی وەربگرن. کاتێک ناوچاوی گرش کرد یان تووڕە بوو، خەڵکانی تر هۆشیان بەبەردا بێتەوە و سنووری خۆیان بیر بکەوێتەوە. جا بۆیە بوونی هێزێکی لەو جۆرە کەسان بخاتە دڵی دوژمن و بەهانای چەوسێنراوانەوە بچێت و حەق و حەقیقەت بچەسپێنێت و ناحەقی لە ناو بەرێت لە هەموو کات و سەردەمێکدا پێویستە. ئەمەش بەوە دەبێت کە جار و باردەست و بازووی ئەم هێزە بەکردەیی پیشان بدرێت وەک ئەوەی لە ڕابردوودا ڕوویداوە. ئەو دەمەی موسڵمانان لە هاوسەنجە نێودەوڵەتیەکاندا سەنجیان هەبوو، هەر ئەوەندەی جاردرا وا کاروانی کەشتیەکانی سوڵتانی بەرەو ئۆقیانوسی هیندی دەڕوات. ئەم بانگەوازە بەس بوو بۆ ئەوەی ئینگلتەرا چاوترس بێت و دەست هەڵبگرێت لە خولیای داگیرکردنی هیندستان. بەڵێ لەو سەردەمەدا لە نێو کایە جیهانیەکاندا خاوەنی سەنگێکی لەم شێوەیە بووین، هەر بۆیە لە فەڕەنساوە تاوەکو هیندستان لە سایی سەنگ و ڕۆڵی دادوەریمان ستەم لێکراوان و چەوساوان پەنایان بۆ دەهێناین تاکو مافیان بۆ بسێنینەوە و ستەمی شەرمەزار بکەین. بەڵێ لە ئیسلامدا جەنگ بۆ ئەوە بەڕەوا بینراوە تاوەکو ببێتە فریاگوزار و داڵدەی چەوساوە و زەبوون و لانەواز و بێلانەکان. جاگەر بڕواداران نەبنە فریادڕاست، ئیدی بەجێهێنانی ئەم ئەرکە لە چێ چاوەڕێ دەکرێت؟ خوا لە سەرزەویدا ئێمەی بە ئەرچی چەسپاندنی حەق و ڕاستی ڕاستپاردووە. بۆیە پێویستە گەیشتن بەو خاڵە بە ئامانجی بوونمان بزانین و هەوڵ بدەین پێی بگەین، وەگەرنا ستەم و زۆرداری هەروە درێژە دەچێشێت.